پێشکەوتنی پێشەوایەتی بۆ دامەزراندنی کلیساگەلێکی پێگەیشتوو پێشەکردوو پێویستیە گرنگی سەرەتایی بدەینە ڕاهێنان و پێشخستنی پێشەواگەلێکی شایستە. کلیسای فلیپی نمونەی ئەو کلیسایە کە لە مەسیحدا پێدەکات. هەرگیز ناگەینە تەواوی پێگەیشتن ئەگەر دووبارە لەگەڵ مەسیح نەبین و وەکو بووکی مەسیح کە ئەو زاوامانە. بەڵام بە هەر حاڵ کلیسای فلیپی گەورە دەبوو پێدەگەیشت. ئەوەش لە ناوەرۆکی نامەکەی پۆلسەوە بۆمان ڕوون دەبێتەوە لە سەرەتای سڵاوکردنی لێیان لە بەشی 1 و ئاەتی 1 و 2 کە دەڵێ لە پۆلس و تیمۆساوسی بەندەکانی عیسای مەسیحەوە بۆ هەموو گەلی پیرۆزی خوددا لە شاری فلیپی کە لەگەڵ عیسای مەسیحدا یەکن لەگەڵ چاودێران و خزمەتکاران با نعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەنشکۆوە لەگەڵتان بێت. لەم سڵاوەی بۆ هەموو باوەڕدارانی فلیپی دەبینین بە تایبەت ناوی چاودێران و خزمەتکاران دەبات. لە میانەی خوێندنی پەیمانی نوێ دەزانین کە پێشەوە شوانەکانی چەند ناوێکیان هەیە بۆ نمونە پیران. ئەم ناوە لەو کلیسایەنە بەکاردەهێنرا کە زۆربەیان جوولەکە بوون، چونکە ناوێکی ناسراوە لای جوولەکەکان لە کاتی موسای پێغەمبەر. لە کلیسادا هەمان ناویان پاراست، بەڵام کارەکەی جیاواز بوو، چونکە پیر ڕۆڵی شوان یاخود قەشەی هەبوو. بەڵام لەگەڵ دامەزراندنی کلیساکانی جیهانی یونانی و ڕۆمانی کە زۆربەیان پێشتر بتپەرست بوون، خودی پۆلس دەستەواژەی دیکەی بەکارهێنا و پێشەوا ڕۆحیەکان یاخود قەشەکان کە چاودێران بوون ئەم وشێژ لە جیهانی ڕۆمانیەوە هاتووە کە بە حکومڕانی هەر شوێنێک دەگوترا کە پێیس پێدرا. پۆلس هەمان ناوی بەکارهێنا و واتایەکی دیکەی پێبەخشی کە پێشەوا ڕۆحیەکان لە کلیسا. جا بەکارهێنانی هەردوو وشەی پیر و چاودێر بە هەمان واتای شوان یاخود قەشا یاخود بەڕێوەبەری کلیسایە. لەبەرەوەی فلیپی لە بنەڕەتەوە شارێکی بتپەرست بوو وە پۆلس وشەی چاودێرانی بەکارهێنا. وشەی خزمەتکاران ئەویش بەکاردەهێنرا بۆ هاوکاران و چاودێران لە خزمەتدا. پۆلس لە سەرەتای نامەکەی بە تایبەت سڵاویان لێ دەکات. باشە ئاخۆ هۆکاری پێگەیشتنی کلیسای فلیپی چی بوو و چۆن لەو کەلیمە لەو کاتەدا چاودێران و خزمەتکاران هەبوو. بابەتەکە لێرەدا پەیوەندی بە بنەماکانەوە هەیە کە دەڵێ بۆ دامەزراندنی کلیساگەلێکی پێگەیشتوو وەگەشە کرد و پێویستە گرنگی سەرەتایی بدەین بە ڕاهێنان و پێشخستنی پێشەواگەلێکی شایستە. پرسیارە گرنگەکە لێرەدا ئەمەیە: کلیسای فلیپی چۆن کەسانێکی ئاوای بینی بۆ ئەم ڕۆڵە؟ چۆن کاری کرد بۆ پێشخستنیان؟ ئەگەر بگەڕێینەوە بۆ دووەم گەشتی موژدەدانی پۆلس و ئەومان بیر دێتەوە کە لە ترۆواس ڕوویدا کە بانکێشتێک بوو بۆ جاردان لە مەکەدۆنیا کە لە سیپارەی کردداری نێردراوان بەشی 16 دووبارە دەیخوێنینەوە. لەو شەوەدا پۆلس بینینێکی بۆ ئاشکرا کرا کە تێیدا پیاوێکی مەکەدۆنی ڕاوەستا بوو لی دەپاڕایە و دەیگوت وەرە بە مەکەدۆنیا و یارمەتیمان بدە. لەم خۆناغەدا پۆلس سیلاس و تیمۆساوس و لۆقای لەگەڵ خۆیدا برد. لۆقا خۆی سیپارەی کردداری نێردراوانی نووسیوە بۆ ئەوەی هەموو ڕووداوەکان تۆمار بکات. دوای ئەوەی کردداری نێردراوان بەشی 16دا دەڵێت پاش ئەوەی بینینەکەی بۆ ئاشکراکرا هەوڵماندا دەست بەجێ بەڕێ بکەوین و بۆ مەکەدۆنیا بە دڵنیابوون لەوەی کە خوددا بانگی کردوین تاک و مزگەێنیان پێ بدەین. دەتوانین کە دوای ئەوە دەریای ئیجەیان تێپەڕ کرد و گەیشتنە فلیپی. ئەو کات دامەزراندنی کلیسای فلیپی دەستی پێکرد لە دەرەنجامی بانکێشکردن بۆ مەکەدۆنیا. دوایەوە بەهۆی چەسانەوەی پۆلس و سیلاس و تیمۆساوس فلیپیان بەجێهێشت و گەیشتنە تەسالۆنیکی و پاشان بەرەوبیری ڕۆشن و دوجار ئەسینا و کۆرنسوس و لە هەموو ئەو شوێنانەدا کلیسایان دامەزرا. بەڵام با لە لای خاڵێکی زۆر گرنگ ڕاوەستین کە لۆقا لە کردداری نێردراواندا بەشی 17 ئاەتی 1 تۆماری کردووە. پاشەوەی پۆلس و هاوڕەکانی بە شاری ئەمفیفۆسا و لە پۆلۆنیادا تێپەڕین گەیشتنە تەسالۆنیکی کە کەنیشتەی جوولەکەکانی لێبوو. دەربارەی لۆقا لەگەڵیان نەبوو، چونکە خۆی باسی ئەوە دەکات. پۆلس و سیلاس و تیمۆساوس بەردەوام بوون لەو گەشتیان بۆ ئەوەی لە تەسالۆنیکی کلیسا دابمەزرێن. باشە لۆقا چی لێ هات؟ لۆقا لە فلیپی مایەوە. دوای ماوەیەک لەو ڕووداوانە نزیکەی 8 ساڵ کە تێپەڕی، پۆلس سێم گەشتی جاردانی ئەنجامدا و گەڕایەوە بۆ کۆرنسوس و دواتر بۆ ئۆرشەلیم، بەڵام لە ئاخانیا و مەکدۆنیاوە تێپەڕ. لە کۆتاییدا چوو بۆ فلیپی. چی ڕوویدا؟ با دەربارەی ئەو ڕووداوانە لە کردداری نێردراوان بەشی 20 ئاەتی 5دا ئەمە بخوێنینەوە کە دەبینین دوای 8 ساڵ ڕووینا لە یەکەم گەشتەکە و فلیپی و لەوێ کلیسای دامەزراند. پەرتوکەکە دەڵێ ئەمانە پێشمان کەوتن کە لێرەدا ئاماژە بە کۆمەڵێک دەکات کە لەگەڵ پۆلس لە گەشتەکەیا بوون کاتە گەڕانەوە بۆ فلیپی کە ئەمانە بڕن.
تیمۆساوس تیخیکۆس و ترۆفیمۆس و سوتیارۆس ئەو ئەستەخۆس و گایۆس ئەمانە پێشمان کەوتن و لە ترۆئاس چاوەڕێیان دەکردین. بەڵام ئێمە دوای جژنی فەتیرە سواری کەشتی بووین و فلیپیمان بەجێهێشت. پاش کەشتی 5 ڕۆژ گەیشتینە بەندەری ترۆماس، لەوێ بەوانە دیکە شاد بووینەوە و 7 ڕۆژ لەوێ ماینەوە. وەک دەزانین کەوا دوای ئەوە دەچینە سەردانی پیران لە فیلیپی و لەگەڵیان نوێژ دەکات و دواتر دەچێتە قەیسەریە و ئۆرشەلیمیش. بێگومان لۆقا لە هەموو ئەو گەشتە لەگەڵیدا بووە، تەنانەت کاتێک پۆلس لە قەیسەریە زیندانی کرا لۆقا هەر لەگەڵی بوو، وا دیارە لەگەڵی بۆ ڕۆماش چووە کاتێک لەوێ حکمی مانەوەی ئیجباری لە ماڵی خۆی بەسەرداسە پێدرا. لۆقا ڕێبەر و مامۆستا بوو، وەک تیمۆساوس کە لە ئەفەسۆس مایەوە، وەک تیتۆس کە لە کرێت مایەوە. هەمویان مانەوە بۆ ئەوەی پاڵپشتی کلێساکان بکەن تا بەهێز بن و هەروەها پیرانیان دەستنیشان کرد. پەیوەندی ئەمە بە بنەماکانەوەیە کە ئێمە پێویستە ڕاهێنان و پێشخستنی پێشەوایان لە سەرەتاوەدا دەست پێ بکەین بۆ ئەوەی پێشەوای ڕۆحی پێگەیشتومان هەبێت کە بتوانین پێشەوایی و ئاڕاستی کلیسا بکەین. پرسیاری تێڕامان و پەروەردەکردن ئەمەیە. ئەو کلیسایە کە پیاوان و ژنانی ئامادە نەکراو بن لە ڕووی ڕۆحیەوە بۆ خزمەتکردن لە ڕۆڵی پێشەوایەتی چی بەسەردێت؟ لە سەردەمی دادوەران چی بەسەرنەوەی ئیسرائیل هات؟ هەر کەسێکیان ئەوەی دەکرد کە لە لای خۆی چاک بوو. ئەگەر لە کلێسادا پێشەوای شایستەمان نەبێت، ئەوە باوەڕدارانی پێگەیشتومان دەبێت و هەرچێک پێیان چاک بێت ئەوە دەکەن. با بزانین چی ڕوویدا. مزگەینیان بەو شارەدا مەبەستی ئەوەیە کە ژمارەیەکی زۆریان کردە قوتابی. اینجا گەڕانەوە ئیسترا و کۆنیا و ئەنتاکیا و لەوێ قوتابیەکانیان بەرز کردەوە و هانیاندان کە باوەڕ بچەسپێنن. پێویستە تنگانەی زۆردا بچنە ناو شانشینی خوددا. لە هەر کلیسایەک پۆلس و بەرناباس پیرانیان و هەڵبژارد و اینجا بە ڕۆژوگرتنەوە نوێژیان کرد و لەوێشدایەنە دەست مەسیحی باڵادەست کە باوەڕیان پێهێنابوو. ئەوە سەرەتایەکی بنەڕەتی بوو لە لای پۆلس لە دامەزراندنی کلیساکان، فێرکردن، گوتاردان، جێگیرکردن، هەڵبژاردن و دەستنیشانکردنی قەشەکان. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. بۆ دامەزراندنی کلیساگەلێکی پێشکەوتوو و گەشەکردوو پێویستە گرنگی سەرەتایی بدەینە ڕاهێنان و پێشخستنی پێشەواگەلێکی شایستە.